خوا بەسەوە گریانە نێرگز نێرگز هەموو وادم بە توودا پێم گوتی کە تا هەتایە هەر خۆشم دەوێ و هەر بۆ تۆ دەبم نێرگز بۆ لە من تێناگەی کچێ من تەنها تۆم دەوێت بە هەموو خەڵک قسەم بۆ بکە من قەت تۆ واز لێ ناهێنم من تۆم خۆشەوێ نێرگز گەرم ناڵیشمان نەبێ من هەر تۆم دەوێت نێرگز حەملێ مەکە من دوو پیاڵەی چام هەیە قەت نایکەم بەسێ نێرگز قەت نایکەم بەسێ چی بکەین خەڵکی هەمووی شەڕمان پێفرۆشێت و قسەمان پێڵێ منیش حەزمە کرد ببم بەدایک حەزمە کرد شەوان بە گریانی مناڵەکەم خەبەرم ببێتەوە بەڵام بڵێن چی خوای گەورە وا بە باشە زانێت من زۆر شکرم بە بەشیەوە نێرگز من و هەست دەکەمەوە ماوەیە زۆر نەخۆشی دەچینە لای دکتۆر باشە سبەی باش خۆت ئامادەکە دکتۆر گیان فەحسەکان چۆنە؟ باش دەبی ئینشاڵڵا باش دەبی دکتۆر تخوا ڕاستمان پێ بڵێ فەحسەکان سەلامەتە نێرگز خان ئەو فەحسەم لێ بکە وەرەوە باش قوربان دانیشە باش کاک ئەحمەد بەڵێ دکتۆر خێزانەکە تووشی نەخۆشە چی بووە نازانم کو پێ دوان چ نەخۆشەکە دکتۆر لە پاسەکان بەدیار کردێک کە شەر پەنجەی خوێنی باشە دکتۆر چارەسەری هەیە گەیشتە قۆناغی ئاخیری بەداخەوە ئینشاڵڵا خوا هەیە ئینشاڵڵا و شیفای دەنێریتن بەس وەکو طب گەیشتە ئاخر مەرحەلەی باشە دکتۆر ئەوە لە ئەنجامی چیەوە تووشی بووە ئەنجامی زۆرە یەک لە ئەنجامەکانی خەم خەفەت قەلەقی ئەوە شتانە هەموو شتێک تاسیری هەیە تێدەگەم دکتۆر تێدەگەم باوکو ئیشی خۆمان ئەوی پێمان کرا دەیکەین بەس وەکو پێم گوتی ئاخر مەرحەلەیە دوعای خێری لێ بکەن باشە کاک ئەحمەد خێزانەکەت خەم لە چ دەخوا دکتۆر برم خەم لە چ دەخۆم ڕۆژانە خەڵک دەیشێنەوە لەبەرەوەی خێزانەکەم منداڵی نابی لەبەرەوەی ناتوانی ببتە داکۆ منیش بکاتە بابی منداڵە دکتۆرەوە کێشە نییە بەڵام کێشە هەمووی خەڵک دووبۆمانی دروست کرد خزمە نزیکەکانمان دەوروبەرمان بەنە زۆر ناوی دەبن دەیشێنەوە کاک ئەحمەد ئەو ئازارە بەس ئێتو نییە ڕۆژانە زۆر خەڵک هەیە هەمان ئازاری هەیە نیش ئەو ئازارەت هەیە